پەتای کۆرۆنا لە عێراق بە شێوەیەکی بەرچاو بڵاو بووەتەوە. ژمارەی توشبووان ڕۆژانە لە زیادبووندایە. دکتۆر سەیف بەتر وتەبێژی وەزارەتی تەندروستی حکوومەتی عێراق دەڵێت تا ئێستا نەتوانراوە چارەسەر بدۆزرێتەوە. وەزارەتی تەندروستیش جێگەی تایبەتی بۆ نەخۆشخانە دابین کردووە و لە داهاتووشدا پێشانگای نێودەوڵەتی ئۆتۆمبیل لە بەغداد بۆ نەخۆشخانە دابین دەکرێت. مع ذلك وزارة الصحة زادت من أعداد المؤسسات القادرة على وەزارەتی تەندروستی هەوڵ دەدات تواناکانی بۆ وەرگرتنی توشبووانی کۆرۆنا بەرز بکاتەوە. لە ماوەیەکی نزیکدا پێشانگای نێودەوڵەتی بەغدا بۆ ئۆتۆمبیل تەرخان دەکەین بۆ توشبووانی ڤایرۆسی کۆرۆنا کە لە توانایدا دەبێت 500 نەخۆش وەربگرێت. بەنیازیم 22 تاقیگەی تر بکەینەوە کە پشکنینی ڤایرۆسی کۆرۆنای تێدا دەکرێت. جگەلەوەی 20 سەنتەری تری پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا لە ناوچە جێجەکانی عێراق دەکەینەوە. بەداخەوە تا ئێستا هیچ پێکوتەیەکی گونجاو یاخود ڤاکسینێک بۆ ڤایرۆسی کۆرۆنا نەدۆزراوەتەوە تاوەکو بتوانین کۆنتڕۆلی بکەین. وتەبێژی وەزارەتی تەندروستی عێراق ڕایگەاند تەنها چارەسەر خۆپارێزی و جێبەجێکردنی ڕێنمایەکانە، بۆیە داوای لە هاوڵاتیان کرد پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. بەمۆ شێخانی گەلی کوردستان، بەغداد.